نقال محل حاجي ئێمە داواکاری لە حکوومەت هێرمی کوردستان هەمیشە ئیتر بە چاوی کەم سێری خاوەن پێداویستی تایبەت و کورتەواڵەکان نەکا بە شێوەیەک بەڕاستی هیچ کە کاریگەری ناکاتە سەر حکوومەت هێرمی کوردستان ئایا نەفەری 200,000 بیان 500,000 دینار بێت بەڕاستی خاوەن پێداویستی تایبەت وەرەی زۆر بەرزە. همیشه درگاه کراو و بیابیم این که ترتیبی خود بتوانش خاوەن پێداویستی تایبەت دیارە کە ناوەکەی بەخۆیەوە کە پێویستیان بە هاوکارێکی زۆرە چونکە بەشە لە جەستەیان یا بڵێن توانایەکی جەستەیان نییە کە بتوانن بژێوی ژیانی خۆیان پێ بکەن. لەم ڕۆژاکە بینی زروفی ئابووری کوردستانیش سەقامگیر نییە تووشی و قەیرانە ئابووریە بووین بەڵام و ئەمەلێکەیەکە وردە باش بێ وەک هەستکردن بە مەسئولیتکردن کە هەمیشە بەردەوام بووین لە کاری خێرخوازیە و کە هەوڵمان ناوە ئەم چینە جوانە هەڵبژێرین و کە لەم مانگی ڕەمەزانەیە بتوانین هاوکاریان بکەین و بەشێک لە خەمەکانیان کەم بکەینەوە بۆ مانگە. I'm very happy to be here in Istanbul, and it's I guess the third time I'm conducting during this festival, and I'm very amazed at how it was organized, and I'm very happy that this kind of festival where the involved very great musicians can exist in the Istanbul, in the city which has a so big heritage and very rich heritage. Bu festivalin şehre kattığı güzellikler, insanları bir araya getirmesi, içinde yaşadığımız dünyada zorlukların yanı sıra bu kadar güzel konserleri ve müziğin insanın ruhuna iyi gelmesi hakikaten çok müthiş bir şey ve 46. yaşını kutlayan bu müzik festivalinin programı çok güzel yapılmış ve çok kuvvetli bir program. خەلکێکی me pitirê voriya derdkevît zixt pitir dikevte ser sîkê em hezken xelkê me xelkê dûka badînan harî kar bît gel polîsê hadin û çûnî polîsê hadin û çûnî 24 saetayê ser cadê bo selametiya xelkê xwe vêca em hezken xelkê me jî serederiyeka baş üslûbekê can serederiyê gel polîsê hadin û çûnî biket. هەندێک شۆفێرەتین ئەگەر جۆرەکە ئیسعاجەخۆی ژی بێن ئەوژی ئیسعاجەوە بێتەکردن ئەو نەوشنی مەسەلەن ئیجازە دەرەخستیان ژێوە هێشتا مەڕاهقن ئەگەر وەکێدی پۆلیس هۆریکارە و شۆفێژی ڕاستی گەلێکی هۆریکارە گەل پۆلیسی